لەگەڵ ما بە نقطە یەکدا بنە بۆ ڕۆت سەریخەت لەگەڵ ما بە سفریش بی عاقبەت دەکەیتە سەت لەگەڵ ما بە مەرزی بینی من و تۆ نادرێت یەک لەگەڵ ما بە بەڵین بێ ڕۆژێ من تۆ گەینە یەک لەگەڵ ما بە هاوڕێی باش دۆستی نزیکی منی لەگەڵ ما بە شیرینی لەگەڵ ما بیدەمێنی لەگەڵ ما بە تریشقەیە لەگەڵت هەلا دەکەم کە لافاوی ئەوین و خۆشەویستی ساڕش بکەن لەگەڵ ما بە پێکرا بە یەکۆ بۆڕێ خۆ دەربێنین لە ناو گۆمێ تارێکی لە ناو دڵ هەوری چڵکن لەگەڵ ما بە دڵی خۆم دەکەم بە پرسەخانەیە بۆ ئەوەی کە تۆ بژی بۆ ئەوەی کە پێکەنی تۆ گڕیە من قژرا و تۆ ساغ بە من بڕیا و من گۆمێ تۆ زڕیان تۆ بژی من نریا و ئەگە دوور بووی نەهاتم گلەیم لێ نەکەی گەر خۆمار و غەمگین و یاقی و قەڵتاق و فەقیر و شێوا و شەڕکەر و لاتم لەگەرما لەگەڵ ما بەح لە سەرما لە دەورما بەحتە زوو لە بدە پێم و نەخۆش بووم بەسەرمەوە بەح دەبم بە شەو تۆ بە ڕۆژ دەم بە خەوتۆ بە کۆش دەم بە مەیبی کە نۆش من پەکە تۆ سەرخۆش شەوانم باوانەکەم فکر و هۆشم زکری تۆ یەح لە بیری بیان و یەکەم بۆ دیتنت هەوڵمدایە گەورەیت بەرزی منە شەڕەفت مەرزی منە دڵی تۆ عەرزی منە نەشکەیا و لەرزی منە لەگەڵتم گەرم و نەرمی پاکی دڵان بمرێ جیایی شال لە نەبوونت بێدەنگ وەسە پیری لە نێو جوانی من بۆ تۆ خانوویەکی نورین لە نێو دڵم ساز کرد وڵێ بە نەوش لە بەردەرکی ماڵت سۆزی بۆت کرد من گەڕام تۆ ڕۆژ بە من لێران تۆ خۆش بە من ئەڵفان تۆ بۆن کە من دەژیم تۆش لام بە ئەو ڕۆژە نەیە گوڵم دەرکی ماڵت داخرا بێ هەرچی ئاوات و هیوا و ئامەج و میدم لە خۆڕاچێ نقطەی سفر مەرزی مەریوان